چەندێ زووتر تەوزیعیکەن ستانزستانە لە کاتیستانە تەوزیعکرێ باشە کەستان تەواو بووی کاتیات ئیسمادی چییە؟ هێشتا لە سەرەتای سەرماوسۆڵەی وەرزی زستانداین وتەکانی ئەم پێشمەرگە لە سەرکەم و کورتەکانی جلوبەرگی زستانە لە بیرەوەری بەشێکماندا ماوەتەوە. دابینەکردنی جلوبەرگی زستانە بە پێی پێویست بۆ هێزەکانی پێشمەرگە لەلایەن حکوومەتی هەرێمەوە وای لە ژمارەیەک گەنجی شاری سلێمانی کرد کەمپینێک بۆ کۆکردنەوەی جلوبەرگی زستانە بۆ هێزەکانی پێشمەرگە پێک بهێنن. راپۆرتێکمان بینین لە کەناڵی ڕاگەیانی NRT کە برا پێشمەرگانمان پێویستیان بە پۆشاکی زستانەیە. دوای ئەوەی مەشبڕارمان ناکە دەست کەمپینێک ڕابگەێنین لەبەرەوەی پاراستنی نیشتیمان لە ئەستۆی پێشمەرگەیە بۆ ئێمەش پێویستە ئاگامان لە برا پێشمەرگانمان بێت تاوەکو بتوانین هاوکاریان بکەین. لەژێر دروشمی پێشمەرگە لە داعش نەمان پارێزێت و ئێمەش لە سەرما دەیان پارێزین. کەمپینی ئەم گەنجانە تا چوارشەمەی داهاتوو بەردەوام دەبێت. هاوڵاتیانیش بە جلوبەرگی جۆرا و جۆر بەشداری تێدا دەکەن و تا ئێستاش نزیکەی 3000 پارچە جلوبەرێک کۆکراوەتەوە. هەستایم بە یارمەتیدانی برا پێشمەرگەکانمان وەک چۆن ئەوان یارمەتی ئێمە ئایەن و ئەمان پارێزن لە دەستی دوژمنان و تیرۆریستانی داعش. پێشتر لە راپۆرتێکی NRTدا بەشێک لە هێزەکانی پێشمەرگە ئاماژەیان بۆ ئەوە کرد وەک پێویست جلوبەرگی زستانیان پێ نەگەیشتووە. هەرچەندە لیژنەی پێشمەرگەی پەرلەمانی کوردستان ئاماژەی بۆ ئەوە کردووە پێش هاتنی وەرزی سەرما سەرۆکایەتی هەرێم و حکوومەتیان ئاگادار کردووەتەوە بەڵام تا ئێستا وەڵامیان نەدراوەتەوە. بە هەموو هاوپەیمانان و هەرێمی کوردستانیش نەتواندراوە بۆ 30,000 پێشمەرگەی بەرەکانی شەڕ کە لە جاتی هەموو دنیا شەڕ دەکا بە جرفانی خاڵیەوە بەبێ خواردن نەتوانی تەنانەت پێڵاو تەنانەت قەمسەڵا تەنانەت زەخیرەیەکی وای بۆ بخەی کە بتوانێ بە تەواوەتی هێزی داعش تێک بشکێنێ. دوو وەرزی زستانە هێزی پێشمەرگەی کوردستان لە شەڕی دژ بە داعشدان و سنووری شەڕکردنیان لەگەڵ ئەو ڕێکخراوەت دەگاتە نزیکەی 1000 کیلۆمەتر. چەندین جاری شەکدارانی داعش نالەباری کەشوهەوای وەرزی زستانیان قۆستوتەوە و هێرشیان کردوتە سەر هێزەکانی پێشمەرگە کە بەهۆیەوە چەندین پێشمەرگە شەهید و بریندار بوون. ئاواد محمودیان ئارتی سلێمانی.